کە بەیانی ڕۆژ ئەبێتەوە هەموو ئەندامەکانی لاشە ڕووەکەنە زوبان و قسەی لەگەڵاکەن ئەڵێن اتق الله فينا فإنما نحن بك لەخوا بترسە بەرامبەرمان چونکە ئێمە هەمومان پەیوەستین بە تۆ فإن استقمت استقمنا وإن اعوججت اعوججنا ئاگادار بە هەمومان پەیوەستین بە تۆ ئەگەر بێت و تۆ ڕێک بڕۆی هەمومان ڕێکین و بەلای بەدوای تۆ داکەوین و بەڕێکی ئەڕۆین ئەگەر تۆ لار و خوار و خێچ بی ئەوە هەر هەمومان لار و خوار و خێچە بین و بەدوای تۆ دادی برا خۆشەویستەکانم ئەم حەدیثە هەر بەڕاستی جێگەی تەئەمولە بۆ ئینسان جێگەی بیرکردنەوەیە لەوەی کە ئەم زوبانەی تۆ تا چەندە لە جێگەی ڕەزامەندی پەروەردگاردایە سوبحانەهو وتەعالە خەڵکێکی زۆر ئەبینی ڕۆژانە نوێژکەرە و ئەهلی مزگەوت ئەهلی شەو نوێژ و دەم بە ذیکرە نوێژەکانی ضوحای ئەکات بە تایبەتی لەناو ئافرەتان و ئێستا بەنا بەخوای گەورە پیاوانی ژۆک ئەوانیان لێ هاتووە کەسێکی متەقی و دیندارە لە لاشەیدا نوێژەکانی بە جەماعەت ئەکات هەڵسوکەوتی جوانە ڕێکە ئەبەخشێت لەو ماڵ و سامانەی کە بە ناڕەحەتی بەدەستی هێناوە بەڵام سەیری زوبانی بکە کەسێکی جوێندەرە پەنا بەخوای گەورە سەیری زوبانی بکە مسلمانان لێی سەلامەت نین سەیری زوبانی بکە بەڕاست و بە چەپدا بوهتان ئەکات غەیبەت ئەکات مەجلیسەکەی هەمووی غەیبەتە لە کاتێکدا هیچ کەلیمەیەک نییە لەسەری ئەنووسرێت و لە ڕۆژی قیامەتدا جەزای درێتەوە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هیچ کەسێک نییە هیچ لە زوبانی هیچ کەلیمەیەک دەرناچێت ئیلا دوو کەس هەن لەسەر شانەکانی ئەینووسن دەیبرا خۆشەویستەکەم تا ئێستا تۆ هەوڵت داوە زوبانت بەو ڕێگەیە بەری کە جێگەی ڕەزامەندی پەروەردگار بێ سوبحانەهو وتەعالە هەوڵت داوە لەو کەسانە بیت کە بە هۆکاری زوبانەکەتەوە مسلمانان عەزیەت نەدەیت هەوڵت داوە لەو کەسانە بیت کە کردەوە چاکەکانی ڕۆژانەی خۆت کە ضرور وایە لە پارە و ماڵ و سامانەکەت خۆشترت بوێ بە هۆکاری زوبانتەوە نەدەی بە خەڵکی